مامۆستا دەستی پێکەین گفتوگۆ کارمان سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیارم ڕۆباست لە گرفت و کێشەکانی خانەنشینانی هەرێمی کوردستان دەکەم. وەک دەزانن خانەنشینانی هەرێمی کوردستان موچیان وەرگرت، بەڵام ئەم مانگە هەر یەکیان بڕی 100,000 دیناریان لێ بڕاوە. هەندێکی دیکەیش ینی کێشە و گرفتیە تاوەکو ئێستا ڕوون نییە شاندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گەشتونەتە چ ڕێکەوتنێک بۆ چارەسەرکردنی هاوتاکردنی موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستان. هەروەها ئەو سندوقەی کە دانراوە ئێستا لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی وەزارەتی دارایی خۆی لە سەدادەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبڕێ بۆ ئەوەی کە بیکاتە سەر سندوقی خانەنشینی لە عێراق بۆی دواتر لەو ڕێگەوە موچەی خانەنشینان دابش بکات. وەک دەزانن لە ماوەی ڕابردووشدا نزیکەی 30,000 یا زیاتر کەمتر فەرمانبەر خانەنشین کران کەوانیش باس لەوە دەکەن کە 12 موچەی کۆتاییان پێدەدرێ و لەگەڵ 6 موچەی بنەڕەتیش. ئەوەش من ئەمڕۆ هەر لە میوانەکانی دەپرسم بزانم گەشتۆ بەکوایە چۆن پێیان دەدرێت، چونکە بەشێکی زۆریان هەمیشە دڵیان لە مشتیانە دەترسن لەوەی کە وەری نەگرن. ئەوە پرسێکی دیکە کە ڕەنگە زەرەر لە خانەنشینان بە کێشەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە. من بە پێی سەرچاوەکانی خۆم لەگەڵ ئامانج ڕەحیمیشە قسەم کرد کە سەرۆکی شاندەکە بوو لەگەڵ بەغدا قسەیان کردووە کە وەزارەتی دارایی هەتاوەکو ئێستا ناچێتە ژێر باری پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم، یا واتە بە شاندەکان تۆ بە هیچ شێوەیە نابێ باسی ئەو گرفتە بکەن. میوانەکانم ئەم شەو هەریەکە لە مامۆستا سادق عوسمان گوتەبێژی یەکێتی خانشینانی کوردستانە کە لە ستۆدیۆ میوانە مامۆستا زۆر بەخێربێت. هەروەها لەگەڵ مامۆستا عەبدولقادر ساڵح ڕاوێژکاری یاسایی کاویش بە شێوەیەکی زۆر بەخێبن سەر چاو. ڕاستەخۆ هەمومان لە ناو ستۆدیۆ ئەم شەو گەنگەشەی ئەم پرسە دەکەین و دەمەوێت بزانم با سەرەتا لە کاک سادق من حەزەکەم بپرسم مامۆستا بە ئیجازەی جەنابێت دواتر یەینە سەر بارە قانونیەکەی کە بێت چی بکرێت. پێم بڵێ دوێنێ کە خانەنشین موچەی وەرگرتووە چەندیان لێ بڕاوە، ینی ڕوون بکرێتەوە جگە لە 100,000 دینارە کە دەگوترێ ئەمە وەکو منحەیەک لەلایەن سەرۆکوەزیرانە بۆ خانشین زیاد کراوە. خانەنشینانی دیکە موچیان لێ بڕاوە یا ئێستا بڵێن هەر ئەو بڵێنەوەی کە 500 وەرەگر ئێسا 400 وەرگەوەی 600 وەرەگە ئێسا 500 هەر وەرەگرێ فەرموون. سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان بۆ بایەغدانتان بەڕاستی بەم کێسە گرنگە و سڵاویش لە ڕێی ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. سەبارەت بە ئەو ڕاگررتنی نەک لێ بڕین ڕاگررتنە کە هەیە خۆی دوو تەبقە لە خانەنشینان ئەو ڕاگررتنیان ئێستا بۆ کراوە، یعنی یا لە بەرامبەر کراوە. تەبقەیەکیان ئەوانن کە موچەکانیان لە ملیۆنێک کەمترە موچەی خانشینیان بە پێی بڕیارێکی سەرۆکوەزیرانی عێراق ئەوە کە چەند ساڵێکە لە عێراقا پەیڕەو دەکرێت کە ئەو سەلاحەتی هەیە لەو ڕۆوە ماڭانە بڕی 100,000 دیناری زیاد کرد بۆ ئەو کەسانەی کە لە موچەی خانشینیەکان لە ملیۆنێک کەمترە. باش بەو پێیە ئەبێ هەموو ساڵەیە ئەو بڕیارە نوێ بکرێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو یارمەتیە بەردەوام بێ. ئێستا بەنسبەت هەرێمەوە تەبعاً لە عێراقیشە هەمان شت ڕووی داوە لە هەرێمی ئەم مانگەش لەوێ بڕاوە. بڵێ ئێمە کە هەواڵمان هەیە لە ڕێی ئەندام پەرلەمانێکی خۆمانەوە کە من قسەم لەگەڵ کردوتی لەوێیش بڕاوە، بەڵام لەبەر ئەوەی لەوێ تەبعاً ئێستا ئەوان موچەی مانگی دوو وەرەگرن ئێستا ئەتر لە موچەی مانگی یەک کاکەلیان بڕاوە پێئیتر لەم بەینانە فەرمانیان بۆ دەرچووە کە بەردەوامە بێت هینەکە یارمەتیەکە، ینی ئەوەی کە لا ئێمە پێڵین منحا بەردەوام دەبێت لەبەرەوەی ئەوان لە مانگی دووەوە لەگەڵ مانگیەکە و چارەسەریان کردووە بۆیان ئەگەردرێتەوە بەنسبەت هەرێمیشەوە. ئەمە تەبعاً موچەی قسەکە بیر نەچێ ئەمەی ئەم وردەکارەی توی لێ ئەبێ وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان بیکایە نەخێ وەزارەتی دارایی عێراق ئەیکا لەبەرەوەی ئێمە هاوتاکردنەوە سەرتاسەریە بۆ خانەنشینان. ئێستا داواکە ئەمە ئەبێ ئەمان بیکەن
هەرێم بەڵێ بەڵێ داوا بکات لە بەڕێز سەرۆگۆزیرانی عێراق ئیتر لە ڕێی وەزارەتی دارایی عێراقۆی یاخوایان ڕاستەوخۆ داوا ئەکەن کە فەرمانەکە تازە بکەنەوە بۆ ئەوەی منحەی هەرێمیش بەردەوام بێ خانشین ئەو کاتە ئەگەر تەنانە دەگەر ئەم مانگەیش بۆ مانگی دوژ نەیکەن بۆ مانگی سێش بیکەن دەبێ مانگی 1 و 2 3 لەو کاتا هەر 300 دیناریەکان بگەڕێتەوە بۆ کەسی خانشین بوو طبعا ئەمە هەموو متمانە هەیە وڵی ترە پرسیارە بەداخەوە کە گومان هەیە میشانی تۆ جاری وایە وای لات و مامسا سادەکانی خەڵک بەڕاستی ئێستا حکومت فێری جۆرێک لە تەکتیک بووە یعنی ئێستا موچێ مانگیەکی وەرگرتووە ینی خەڵک باسی دوانزە ناکە ئەلە تۆ یەکەکەی بەرەو دوانزەی لە بیرە چێتەوە بەڵێ بە شێوەیە گەیشتنە مانگیەک خەڵک دوانزەی لە کیس لە بیر بەڵام لە بیر ناچێت قەرز کۆ نابێ فەوتێ بەڵام بەڵام حکومت یارم قەرز کوێری وەڵی تر وەکو عەرە بڵێ ئەیام و بینە نابزانین داهات خۆی لە هەندێک حاڵە پاساویان هەبووە لە بەعزێ وەختە بەڵام لەبەر ئەوەی کە ئەوەندە شتی لاروێر کراوە ئەوەندە بێ یاسایی کراوە ئەوەندە خەڵک متمانەی زەعیب بووە خەڵک متمانەی بە شتەکان نەمەوە جنە ئێستا لەم مەرحەلەی ئێستا ئەوان بە جددی هەوڵەدەن کە بەغا ئەو یاسای ژمارە نوێیە بە تەواوی لە هەرێمی شەوەک عێراق جێبەجێ بکە ئەمان ئێستا هەم بەرژەوەندیشیانە چونکە پارەیەکی زۆر دێتە هەرێم و پارەکەیش عێراق داوینی دەکات لەبەرەوە بەهینیانە جا ئەوەی بابەتەوە کەم ئەو 100 هەزارانە ئەوانن ئەم 100 هەزارە نەک هەر خانە نشین بەڵکو وەرەسەیش شمولی واریسەکانیش 100 هەزاریان هەر بە من حەفێ دراوە ئەوانیش من ئەمڕۆ کەسێک تەلەفۆنی کردوتی 3 کەس واریسن 300 دیناریان لێ بڕیون ئەوە ئەوانەیە لەسەر وارسەکان دەگوترێ نابێ وارسەکەی وەری بگرێ هەر کەسێ بۆ نمونە ئەگەر واڵێ ینی من دووسە پەرلەمانتارەوە پرسیارم لێکردن لە دانوستانەکانە لە ساز وەزی دارە نەچۆتە ژێربارەوەی کە کەسێک ئەوەی کە لێرە هەبوو وارس وەریگرتووە خانشینەکە ئەڵێ نابێ وارس وەریگرێتەوە چۆن چی وەرنەگرێ موچەکە ئەم گرفتەی شەیە نازانێەوە تا چەناگە من ڕێزمەیە بۆ ئەو هەرکەس ئەو وەڵامەی داویتەوە بەزم لێرەوە حەزەکەم پەیامێک ینی لە ڕوانگەی ئەم قسەی جەنابێتەوە هەم بۆ میدیاکارەکان و هەم بۆ ئەو کەسانی کە لێدوان ئەدەن لە هەر ئاستێکا ببن ئینسان ئەگەر نەیتوانی وەڵامی شتێباتەوە عیب نییە بڵێ من لی نازانم ڕاست تکاکەم خەڵک بەڕاستی لێدوانی نابەرپرسانە نەدا مەسەرەن ئێستا ئەوەندام پەرلەمانمان هەیە بۆ نمونە لە هینی لە هەر فراکسیۆنێ تەبعاً لە لیژنەی یاساییایە پرسیاری یاسایی ئەبێ لەو بکرێ پرسیاری دارایی ئەبێ لەو ئەندام پەرلەمانە بکرێت کە لە لیژنەی دارایی لەبەرەوە هەر هیواهەیە لە بواری وەرزشایە مەسەن لە لیژنەی وەرزشایە ئەو ڕەنگە نەتوانێت جوابی هینەکەی یاسایەکە باتە خۆمە عیب نییە سەر وازان زۆر جاریشەیە کێشەکە ئەوەیە کابراڵێ وڵای من ئاگادار نیم حتا من پرسیاری ئەوم کرد وتم باشە لە بەغداش وایە وتی وڵای نازان ئەوە زۆر جوانە لە بەغدا ئایا وارز وەریەگرێ وەری ناگرێ نازان یەکێ لە ئیمامەکانی موسڵمانان ئەڵێ خۆی ئەڵێ لا ئەعلەم علم ئەڵێ کە ئەڵی نازانم خۆی ئەوە بۆ خۆی زانستە جۆرێکە لە زانست ئینسانە گەشتێکی نەزانی وتی نایزانم بەرحاڵ ئەو تەبقانن تەبعاً بەواریسیشەوە ئەو 100 هەزارە گلدرا عین لە ئێستا ڕاگیراوە تا فەرمانێن بۆ دەرەچێتەوە و دوایی دەبێ بۆیان بگەڕێتەوە ئەوە گرنتیەوە تاوان ڕگرتووەوە ئێمە هینین ئەخرەوە بۆ نمونە چاودێریەکەین ئەگەر نەبێ زیاتر دێنە دەنگێمە تەبعاً ئەو جیهەتانەی کە بەرپرسن لەو مۆزوعە هیچ لایەنێکی فەرمی بەیەوەی وتووە ئەمە ئەبڕێت و دواتر ئەگەڕێتەوە ئەوە هەر بڕیارەکە تەبیعەتی بڕیارەکە وایە خۆی ئەوە شتێک نییە بڵێ ئێمە دروستیکەین ئەوە یەک دوو ئەو ترسیان نەبێت خانە نشینان وان نەگەڕێتەوە ومێدمان وایە ئینشاڵڵا وایشە دوو ئەو خانە نشینانەی کە پێش 2014 خانە نشین بوون کاتی خۆی بەداخەوە هەرێم کە چووە ژێرباری جێبەجێکردنی یاسای ژمارەنۆ مەسەلەکەی تەجزیئە کرد بەش کرد دەبوو بە یەک گوژمە هەر هەموو بچاتە ژێرباری یاسای ژمارەنۆ بیوتایە من هەموو مادەکانی ئیتر بڵین بە تەدریج جێبەجێ یەکەم بەڵام ئەم هات لە پێشە ئەوانەی لە 2014 بە دواوە خانە نشین بوون کە من خۆمێکێک بولەوانە ئەوانەی هاوتا کرد ئەوانەی پێش 2014 دەیانویست بڵێن شمول ناکە بەزە ئێمە کە بە دەوداچوونمان کرد تەنانە سەردانی تایبەتی بەغامان کرد بۆ ئەو بابەتە
و لێکۆڵینەوەمان کرد و خەڵکی تریژ تاوان دەست بەکار بوون ئەمدام پەرلەمان خەڵکی یاسایی خەڵکی دڵسۆز کە هەند بەردەوام کە بە دوواداچوونمان کرد لە عێراقا هەموو خانەنشینانی پێش 2014 شمولی کردوون لەبەرەوە لە هەرێم جارێکی تر چوونە ژێرباری ئەوە ئەم جارێش لە 2023 بەدواوە تا 2014 ئەوانی شمولیان بکە اینجا ئەوە لە مانگی 11 بە قەرەبووکردنەوە لە یەکی حوتەوە کە هەرێم چۆ ژێرباری یاساکە لە مانگی حوتەوە بۆیان بە قەرەبووکردنەوە موچەکانیان بۆ هاوتاکرا ئەوانەی پێش 2014 لە شارە گەورەکانە لەبەرەوەی کە تەبعاتی مالی تۆزێ زیاتر بوو خستیانە مانگی 12 و 1 و 2 گوایە لەم سێ مانگە بە تەرتیب هەر مانگەی وەجبەیەکیان لێ قەرەبوویش بکرێت و هاوتایش بکرێت مانگی 12 ئەوە هەندێک هەیە بۆیان بەسراوە لە مانگی 12 مانگی 12 جارە موچەکە بەو شێوەیە تا ئێستا ڕوون نییە هەندێک ئەم لە مانگی یەکا من کە خەبەرم هەیە دوێنێ لە سلێمانی مجموعی خەڵک وەریان گرتووە ئاگام لێ کەواتە لە مانگی یەکا بۆ هەندێکراوە بەڵام قەرەبووەکە کە لە مانگی حوتەوە درا بە شارە بچووکەکان واتە مانگی حوت و هەشت و دە لەگەڵ 11 ئێستا قەرەبووەکان ڕاگرتووە بۆ ئەم جارە ئێستا لەبەر ئەو مۆزوعی کە ئێستا لە ئارادایە تەفسیری ڕوونکردنەوەیەکی دادگای فیدرالی هەیە تەفسیرەکان بە هەڵە کردووە لەبەرەوە ڕایان گرتووە تا ساغە بێتەوە ئەویش ئەگەر کە ساغ بووە و یاساکە وەک خۆی جێبەجێکرا لە هەرێمیشا دیسان بە قەرەبووە بەیانە گێڕەوە ئەو دوو تەبەقە بەر ئەو ڕاگرتنە کەوتون تا ئێستا زۆر باشە تۆ بە ئەمە لێراسیکە بەر نەکەوت ئەگەڕێمەوە لا پرسیاریکەم بۆ جەنابتە بێ مامۆستا عەبدولقادر باشە ئەم بەڕاستی من هەنێک ینی یاری لەناو یاساکە کراوە لە بینیە دووکانە بەڕاستی خەڵک و هەندێک ینی من وتشم لە پەرلەمانتارەکانی سەری لێ دەرناکەن بەڕاستی نازانم لە دوای 2014 و لەوێ لە 2022 بڕیارەکەی دادگا و پێش 2014 ئەم هاوتاکردنە نایەن لە ڕووی قانونی و من ئەگەر پێم بڵێ چی ئەکرێ بۆ خانەنشینان چۆن موچەکانیان هاوتا ئەکرێتەوە چۆن قەرەبوو ئەکرێنەوە ئەگەر جەنابیشت ینی هەر لە ڕووی قانونی و پێم بڵێ ئەم 100,000 حەقی خانەنشینە ئەفەوتێ یا نەخێنا فەوتێ پیان دەدرێتەوە فەرموو باسانەکەم بە بڕای من کێشەکە بۆ خاڵێکی ئەساسی ئەگەڕێتەوە چییە؟ ئەویش ئەوەیە کە ئەبواە پێش ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەم یاسا جێبەجێ بکرایە ئەبواە دانوستانێکی ورد لەلایەن تیمی تەکنیکی و فەنی و شارەزاوە بکرایە بۆ ئەوەی لەسەر ئەساسی بینە و ڕوونکردنەوە و تعلیمات یاساکە جێبەجێ بکرایە چونکە یاساکە بالنسبە بۆ عێراقیش ئێمە 1-2 مەرحەلەمان هەیەتیایە چۆن بڵین لەو من لە کتێبێکی خۆمان کە بە دوواداچوون بۆ بابەتە کردووە لەوێ جۆرێک لە لێکدانەوە هەبوو لە بینی پێش 2014 و دوای 2014 لەوێش بە تایبەتی بۆچی بۆ بابەتی دەرماڵەکانی غەلای مەعیشی و دەرماڵەی بڕوانامە لەوێ لەبەرەوەی لە مادەی 35 لە بڕگەی 2 یان 3 کە باسی دووبارە ئەژمارکردنەوەی موچەی خانەنشینی ئەوانەی پێش یەکێکی 2014 تەقاعد بوون یاساکە بە 2 مەرحەلە مامەڵی لەگەڵا کردووە مەسەرەن بڵێن یەکەمیان ئەڵەیە خازعە بۆ ئەو پێ هاوکێشەی کە لەم هینە هاتووە کە لە مادە 21 هاتووە بەڵام باس لە دەرماڵە ناکات ئەمە وای کرد جۆرێک لە لێکدانەوەی جیاواز دروست ببێت لە بینی یەکی 2014 و ئەوان پێش ئەو دوایەوە لە عێراقا وەکو ئوستاز باسی کرد منش خۆم هەندێک بە دوواداچوون بۆ کرد و بەڕێزیشان باسییان لەوە کرد کە ئێمە متابعەمان کردو و لەوێ ئەم ئیشکالێتە نەبوو بەڵام هەرچەند لە ڕووی فیقهیەوە جۆرێک لە ناڕوونی هەبوو لە بابەتەکە بۆ ئێمە 2 جار ئەبێ بە ناڕوونی بۆ لەبەرەوەی ئەگەر ئەمە لە عێراقا مەسەلەن جۆرێک لە ناڕوونی دروستکرێ بۆ ئێمە 2 جار دروستەکە لەبەرچی لەبەرەوەی ئێمە لە بیدایەت و بیدایەتێکمان نییە بۆ جێبەجێکردنی ئەم یاسا یاساش لە ڕووی قانونیەوە کاتێک کە دەرەچێ بینی 2 زەمەنمان بۆ جیاکاتۆ لە یەکتری واتە لە یاسای تەقاعودی موحەدی 2014 پێش یەکی 2014 و دوای یەکێکی 2014 واتە 2 زەمەنە کاتێک کە تۆ ئیدعای حەقەکەی یاساکە قانون پێتەڵە تۆ لەو بەروارەوە ئەمە جێبەجێکرا باشە ئێمە لە هەرێمی کوردستانە زەمەنمان نییە بۆ جێبەجێکردنی یاساکە بۆ لەبەرەوەی ئێمە لە ئەسڵا ئەبوایە جێبەجێمان بکردای لە کاتی خۆیان جێبەجێمان نەکردووە کە جێبەجێمان نەکردو ئێستا نوقتەی بیدایەت بۆ ئێمە دیار نییە لە کەیوە جێبەجێەکەین ئایا ئەکرێ ئێمە لە یەکێکی 2014 ئەگەر بڵین لەو بەروارەوە جێبەجەکەین کەواتە بێ هەموو تەبیعاتە مالەکانی ئەو کەسانی کە لە دوای بەروارەوە تەقاعدبوون ئەبێ هەمویان
ئەو حقوقانەی کە لە یاساکە پیانەدا و قەرەبووکردنەوەیان بە هەموو ئەو موچانەی کە لەو بەروارەوە تایسە شایستێ بوون ئەبێ پیان بدرێت کە ئەمە شتێکی مەحاڵە بکرێت ئەمە یەک. دوم ئایا لە بەرواری دەرچوونی بڕیارەکەی دادگاوە جێبەجێکرێ بە کامل یاساکە بۆ ئەو کەسانی کە تەقاعود بوون بۆن منە مثلا من لە دوای بڕیارەکەی دادگاوە تەقاعود بووم لەگەڵ کەسێکە لە پێش بڕیارەکەی دادگاوە تەقاعود ئایا من مافم هەیە لەو کاتا چ مافێکم پێدراوە ئێستا بگەڕێمە بۆ ئەو مافە؟ ئەمە ڕوون نییە، ئەمە ڕوون نییە. بۆی ئەڵێم پێویست لە کوێ ڕوونیان لەوەی لە ناو قانونەکە ڕوونیانەکە لە ناو ڕێکەوتنەکان چکە مە ڕێکەوتنمان نییە، کێشەکە لەمە ڕێکەوتنمان نییە. ئەبوایە خۆ بەخۆ چۆن ئەمەی کردووە ئەمە کێشەکە لەمەیە مەسەلا هەرێمی کوردستان لە کاتێکا تۆ قسەکەشت بیر نەچیانی پارەی خانەنشینان عێراقیە. بەڵێ کێشەکە چیە؟ وەکو عەرزم پێشتر عەرزم کردی ئەمە یەک لایەنە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی کردووە کە ئەبوایە لەبەر ئەوەی ئەمە کۆمەڵک تەبیعاتی جیاوازی هەیە و کۆمەڵک زەمەنی جیاوازی هەیە ئەبوایە پێشوەختە بە وردی ڕێکەوتن لەسەرەوە بکرایە بۆەوەی هەموو ئەم کێشانی کە ئێستا هەیە معالەجە بکرایە بۆی تۆ لەسەر ئەساسێکی مەتین بتکرا. بەڵام تۆ کە هات یەکلایەنە کردت ئەڵێ من لە داهاتی ناوخۆ ئەمە سافەم کردووە پارەیەک مەبلغێک ئەەکەی بە ماڵ بەسەر عێراقەوە عێراق ئامادەنێ بە ئاسانی مل بدا بە مەبلغی کە تۆ کردوتە بە ماڵ بەسەریەوە. هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادی لەو محلانیە بتوانێت فەرزی بڕێک پارە بەسەر عێراق بکە ئەگەر بێت و مسبقاً ئەمە نەکرابێت ئیتیفاقی لەسەر نەکرا. بۆیە بە بڕای من بەشێک لە هۆکارەکە ئەگەرێتەوە بۆی وە بۆیە وەزارەتی مالی عێراقی پەنای بردە بەر دادگای فیدراڵی داوەکە و ئەم یاسا لەکەوە جێبەجێکرێ. ئەمە دوو خوێندنەوەی هەیە. ئایا ئێمە بەبێ ئەسەری ڕەجعی بەبێ ئەسەر ڕەجعی یاساکەمان لە یەک و جێبەجێەکەین یان بە ئەسەری ڕەجعیەوە لە دوای محکمە بڕیارەکەی محکمە ئیتیحادیەوە؟ چونکە احتیمالە مەبەستی وەزارەتی مالی لەم ڕووکردنەوە و ئەو مەسەرەن مەبەستی محکمە ئیتیحادیشەوە بێت کە من یاساکە جێبەجێ بکرێ بە ئەسەری ڕەجعی لە دوای دەرچوونی بڕیارەکەی محکمە ئیتیحادیەوە جێبەجێ بکرێ. بەڵام بەبێ ئەسەری ڕەجعی بەڵێ من مافی خۆم موشەکەم وەکو هاوتایەکی عێراقی لێ بکرێ ئیتر با من کەیش تەقاعود بوو من لە 2013 تەقاعود بووم یان لە دوای 2014 تەقاعود بووم. وازەحە ئەمە پێویستی بە ڕێکەوتنێکی کۆنکرێتی یەک ئێمە نیمانە. بۆ یە کە نیمانە هەموو ئەو شتانی کە هەیە لە چۆنەڵی مواقیفە زیاتر نووسراوە مکاتەبەیە حکوومەت هەرێم هیچ ڕوونکردنەوەیکی لەم بابەتەوە نییە لەسەر بابەتەکە میکانیزمی جێبەجەکردنی یاساکە چۆنە. بۆیە بە بڕای من سەرجەم هۆکار و کێشەگەرتەوە بۆی کە بۆیە ئێمە ئەگەر مەسەرەن تۆ متەقاعدینی هەرێمی کوردستان چەند ساڵ مەحروم بوو لەو یاسا با یەک مانگ مەحروم بوون یەک مانگ زیاتر مەحروم بەڵام ئەساسێکی مەتینی هەبوایە بۆ ئیتر من متەقاعد دڵی لەسەر دەستی لەسەر دڵی نەبێ خۆی ئەم مانگە من وشەکەم مەسەن بە ملیۆنێکە دوای بێ بە 600 دوای بێ بە 500 مانای بەڕاستی ئەمە ناکرێت تۆ لە قەلەقابیت ئەبێت تۆ ئەمە ئەساسێکی بەتینی بۆتانەی بە بڕوای من بەشێکی تری سەبەبەکەش کە لەوە چێ دوایی باسی بکەینەوە پەیوەندی بەوەیە کە تۆ ئەمڕۆ سندوقێکی تەقاعودی نییە مووقیفت وەکو هەرێمی کوردستان لەما لاوازە. ئەمەش باید دافعێکی تر بواە تۆ کاتێککە ئەچوی یاسا جێبەجێکەیت و ئەزانی تەبیعاتە مالیەکەی بۆ عێراقەگەڕێتەوە کەواتە بێت تۆ حسابی مەشقی لەگەڵا ڕێ بکەی بۆی بەرچاو ڕوون بێت چکە تۆ ئیلتیزامێکی مالی بۆ دروستەکەیت و سندوقی تەقاعودیشت نییە کەواتە ئەمە ئیشکالێکی تر بۆ دروستەکە چکە بۆ ئێمە ئەگەر ئەم یاسامان بە کولەن جێبەجێکە لە عێراق بێ ئێستا مامۆسای بەڕێز لەگەڵ ئەوانی هاوتا عێراقیەکانی خۆی ئێستا بێ موچەی مانگی دووەر بگرێت خۆ ناکرێت لە عێراق لە هەرێمی کوردستان لە لاقی لە عێراقیش لە بیداتی ماگەوەری من ڕێک ئەو پرسیار منێ گەڕێم و لاردی ینی بۆ هەنێشتی وردی یاسای بەس ئەمێ ئەو شتە تقریبان تەکنیکیە بە پەیوەندی بە مامۆسا ینی لامیش پرسیار بوو بۆچی لە لیستی موچەیان ڕێکرایەوە خانەنشینی شارستانی بۆ نمونەی سای یەکەم کەسن کە وەریەگرن پێشتر وان نەبوو کە لە دەست هەرێما بووانە بوو ئەوانە بۆ ئێمە لەما چاو لەوەکەین هاوتاکنەکە چاو لەکەین بەڵام کاتێک ئێمە موچەخۆری خانشینە بین بەڕاستی بەزەیمان پێایەتەوە پاڵپاڵێن و هەیە ئانی دوێنێ هەر پامنێرەکانی ئێمە ئەن چاوپێکەوتنیان لەگەڵ چەندین خانشین کردووە ئەڵێ 6 ساعتە لێرەم 5 ساعتە لێرەم لە ناو قەرەباڵەخی و فەوزا و پاڵی پۆلیس و چوزانم ئەمە بۆ ڕێک ناکرێتەوە کۆ عێراق ئەوە زیاتر لە 8 ساڵە 7 ساڵە ئێمە بەڕاستی بە بەردەوامی خەریکی ئەو بین لەگەڵ بەڕێوەبەرایەتی بانکەکانی هەرێم لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە بەرپرسن لە مۆزوعە باسی ئەومان کردووە کە شتێکی نەنگ و شتێکی شوورەیە کە ریسپی ئێمە ژنی بەتەمەنی ئێمە 3 ساعات و 4 ساعات و جاری وە هەیە 2 ڕۆژ لەسەر یەک لە بەردەم بانکەکان هاوسن بۆ وەرگرتنی موچەیەکی ئەوسا کە زۆر کەمیش بوو
ئەمە شتێکی شوورەی لە هیچ کوێکی ئەم سەرزەویانیە بۆیان کەن بەکی کار بۆیان کەن بە تەحرروکێکیان کرد 3 ساڵ پێش ئێستا تەحرروکێکیان کرد هەندێک کارتیان دروست کرد کە ئەوە باشتر بوو لە ئەساهینە پێشەکە بەڵام لەبەرەوەی کە ئەویش ڕاگیرە شتەکە ئەو دەورەی نەبوو بەڵام لە ڕاستیە ئەوەی کە حەلی ئەو کێشەیە بکە بەڕاستی مەسلەی تەوتینە ئەگەر تەوتین بکرێ و بانکە ینی موچەی خەڵک لە ڕێی سەرچاوە سەرەکی برادرانە وێنەی دوێنیانەها ئەگەر سێرێکی بکەین یعنی ئەوە دۆخەکەیە مامۆستا سادەگانی ئێوە هەست ئەو کاتێک کە زۆر میدیا کاری لەسەر ئەم دۆخی خانەنشینانە کرد بەڕاستی ئیدارەی سلێمانی ماوەیە گۆکو چارەسەر هەنیەک بانکی و لە ناو مۆڵا کردی و زۆر باشتر بەڵام بۆ نەما ئەمە بۆ نەمانی بۆ بەردەوام نەبوو دەگوترێ هێشتا هەولێر لە سلێمانی باشتر لەو بارەوانە چکە نەئاخر و قەرە باڵەکە ئێسامە میدیاکاری یان ێگە هەولێری ژوابێری گوازینەوە بەس هەولێر ئەمەی نییە کاکەگیان کەی بەداخەوە ینی کەی بەرپرسانی ئەمە باکیان بە کێشە و زەحمەتی فەرمەوە زیاتر بۆچی نەماوە بۆ نەما کە پێشتر با من بگوازمەوە بۆ ئەوە هەرچەنە من وەکو سیاسی قسە ناکەم ینی وەکو سیاست قسە ناکەم وەکو واقع و حقیقت دەڕۆژە ئەو خەڵکە لەو بەرسەرما و ڕەشەبا و بەفر و بارانە مانیان گرتووە داوای مەشروعی ئەو خەڵکیان هەیە تا ئێستا پێم بڵێ جگە لە پارێزگاری و جگەگری پارێزگاری سلێمانی کە ئەوانی بە سفەتی ویژدانی شخصی خۆیان چوون بۆ ئەو هینەجینا ڕیان نەسپاردون بڵێن بڕۆن گوێرە داواکایان بگرن با ئەمە ئیشیان بۆ بکەین لە کۆبنیان جومانی وەزیرانە ئەسڵن هیچ بچووکتنی کاکە کەی باکیان هەیە بە زەحمەتی ئەم میلەتە و بە ڕیزگرتنی خانە نشین لەسەرەی موچەوەرگرتن و مردنی خانە نشین و بورانەوەی خانە نشین و نەخۆشی مزمینی خانە نشین ئەگەر باکیان ببوایە ڕۆژمان کەی بە ئەمڕۆ گەیشت دەبوو ئێستا هەرێم وەختی خۆی قەرار وا بوو دیموکراتیەت و پێشکەوتن و ڕەفاهیەت لە هەرێمەوە بگوازنەوە بۆ شوێنەکانی تری بەلای کەمەوە عێراق لە ئەوڵە بۆسی ناوچە منتیقەکەیشیانە کرد ئێستا ئێمە گەڕاوینەتەوە بۆ دوا بەرە دوا ڕێن خەڵک بەرەو پێشە ڕوا لەبەرەوە بەداخەوە یعنی ئەمە هەمووی بێپلانی و هەمووی دانی ئیش بە ینی سپاردنی کار بە خەڵکی ناپسپۆر خەڵکی لێنەزان لە مۆزوعەکان هەر بە ئەوەل حاصل با من نەچ بە بەعزێ مۆزوع هەموو وازیح لای خەڵکە زانین کە ئێمە ئیشمان ئەوی کاک عەبدولقادری بەڕێز هینی پێیەکە ئەگەر ئەمان پلاندار بوونەوە بیان زانیە چۆن و چی ئەکەن بۆ ئەم میلەتە با ئەو جێبەجێکردنی یاسای ژمارە نوێیە کە تۆ هەر مەجبوری عێراقەبی بۆ نەچی لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا دانیشی فەرم و یەک ژن لە بەغا هەیە ئێستا هەموو عێراق و هەموو هەرێم بەس گوێ ئەبێ بۆ قسەی ئەو بگرن بۆ چونکە کەسێکی مهنیە کەسێکە لە مێنەکەی خۆیان متەخەسیسە بەڵام بەداخەوە ئەمان بۆ ئوموری مالی خەڵکی سیاسی و خەڵکی هین دەنێرن یعنی خەڵکی پسپۆر ناچێتە بابەتەکان لەبەرەوە ئەوە وەکو خاڵێکی نەقزوا بۆ فەرمو ئێسا عێراق یا وەزارەتی دارایی عێراق ئەتوانێت بیانوەگرێ بە هەرێم و بۆی هەیە ئەم حتا کێشە دروستکەن بۆ هاوتابوونی موچەکانمان بە غەڵەتێکی ئەمان یا مەسەرەن ئەوەی کە ئەو غوبنەی کە لە یعنی لە 2014ەوە کە وەکو کاک عەبدولقادر ئاماژەی پێکرد کە موچەی هەرێمی ئێمە نەدراوە کێ بەرپرسەلی عێراق بەرپرس نییە بەڕاستی ئێمە ئەبێ اعتراف بە غەڵەتکردن خاڵی یەکەمی چارەسەرە خاڵی یەکەمی چارەسەر لێەوە دەست پێ بکەی تۆ شەرم نەکەی ئەگەر هەڵەت کرد بێ لە بەردەم خەڵکەکەی خۆتا بڵێ میلەتی من خەڵکی من ئێمە نەزانانە بەعزیە ڕەفتارمان کردووە و بەڕاستی داوای لێبوردنتان لێەکەین و بڕیارمان داوە بچینە سەر ڕێگە ڕاستەکە لەبەرەوە بەڕاستی با ئەمە لە جیاتی ئەوەی لۆمەی دەوروبەر و بەرامبەرەکانمان بکەین با لۆمەی خۆمان بکەین لۆمەی لێنەزانین و نابەرپرسانە حرەکەتکردنی و بێپلانی خۆمان من چەند جارێکی تر پێش لەم دانیشتن لەگەڵ جەنابتانە باسی لەم کاتی سەروبەندی خانەنشینکردنی ئەم سێ ماوەلیدا لەگەڵ وتومە کوا ڕۆڵی وەزارەتی پلاندانانی هەرێم لە چارەسەرکردنی حساب بۆ شاغیرات و بۆ چ دایرەیەک و چ فەرمانگەیەک تووشی خەلە لەبێ و چەند خەریجمان هەیە چەند پسپۆڕیمان لە فڵان مادا هەیە چەند پسپۆڕیمان لە فڵان بوارە هەیە ئەمە وەزارەتی پلاندانان بەس تەسەور ناکەی هیچ ڕۆڵێکی و ئەوتویان هەبێ بەداخەوە ینی هەرێمی ئێمە تا ئێستایش شتەکان بە میزاجەکرێ شتەکان بە نازان ناتوانم بڵێم نازانم بەداخەوە ینی هەرچەنە عقلی باش هەیە
خەڵکی تێگەیشتی باشمان هەیە خەڵکی دڵسۆزیشمان هەیە بەڵام بەڕاستی نەوەک پێویست ڕێیان دراوە ئیش بکەن نە هەر کەس لە بواری خۆیان دەست بەکار بووە نە توانیویانە کاروبار ڕێخەنەوە لەبەرەوە داوایان لە یەکەم هیوادارم بە تایبەتی ئەلم قۆناغی ئێستا کە کاک عەبدولقاهر ئاماژەی بە هەندێشت کرد ئێستا وەزارەتی دارایی عێراق داوای ڕوونکردنەوەیکی کردووە لە مەحکەمەی ئیتیحادی ئەو ڕوونکردنەوەی ئەوی ئیستیغلال کردووە بۆ ئەوەی کەوا زەربەیە بدا لەمان بەڵام لە ڕووی قانونیەوە تەبعاً من خەڵک دڵنیاکەمەوە کە ئەوە ناتوانن ئەوە منشۆ پرسیارم هەیە بۆ کاک عەبدولقادر لە ڕۆقانونیەکەی بەس ئەو کاکە حەمەد نەجی سینەی پرسیاری کردووە لای من تۆزە ڕوو نییە گەرێەوە شازالە پرسیارێک بۆ هەردوو میوانەکەت کە سوکاری شەهیدانی پلەیەک و پلە دوو ئەو فەرمانبەرانە ئایا دەگەڕێنەوە دەوامەکانیان خانەنیشینیان بۆ درێژەکرێتەوە وەک شەهیدی هاوڵاتی یانگرێتەوە نازانمەوە چییە و کێشە ئەز ئەگەڵێتی دەفەرموەڵا ئەگەر ئەوەی تێبینیش لە قسەکانی ماسابێەوە پرسیارش بۆ هاوڵاتیە توانی خۆش بێ مامەسا پەنجە قسە سەر خاڵی جەوهەری و ئەساسی واقعی ئەم بۆیە وەزعەکە کە گەیوەتە مەرحەلە وانەگەر وەڵامێکی و برا بەڕێزە بینەوە بەپی قانونی تەقاعودی ئێمە سێ سنی تەقاعودیمان هەیە شەستمان هەیە بۆ عام ئیسیتنامان هەیە 63 بۆ هەندێک فیات دوای 65مان هەیە بۆ سێ فیە پلە یەک و پلە دووی کە سوکاری شەیدان زایدن زیندانی سیاسی زایدن فەسڵکراوی سیاسی طبعاً پلەیەک و پلە دووی شەیدان ئەبێ ئەو کەسەی کە پلەیەک و پلە دووی شەیدانیە بە گوێرەی یاسای شەهیدان و کاروباری بڵێ ئەنفال کراوەکان تەسبیت کرابێ ئەمان ئێمە ڕوبەڕووی یەک واقع بوون لە بەروی بابەتەکە لە پڕێکە ئەم قەزیێ ڕوویە وهریم استعدادی نییە لەوەی نەبووە بۆ ئەوەی کە ئێمە ئەو فەرمانبەرانی کە کەسوکاری شەهیدانن پێش وەختە پێش ئەوەی زەمەنی ئەوە بێتە پێشەوە کە حاڵی تەقاعودی بکرێت بێتەوە تعلیماتێک دەبێ و ئەمانە تەسبیت کرا بن چونکە ئەمە درێژکردنەوە نییە هەندێک کەس وای بەکارێنە درێژکردنەوە نییە بەڵکو ئەمە لە ئەسڵا بەش ببوورار دوایش ئەگەر ئاماژێک بێت لە ناو مامۆسانی شتێکی وایە بەڵێ هەیە بڵێ بۆ کەسوکاری شەیدان ئەگەر ئەم کەسە فعلەن مەرجەکانی تیا بێ ئێمە کێشەکەمان لەوەی تعلیماتێکی ڕوونمان نییە مثلا ئەم کەسانە کاتێک کە مەسەن من کەسوکاری شەهیدم مەسە پلەیەک و پلە دوو ئایا مەسەرەن چۆن ئەمە تەسبیت دەکرێ ئەم ئیشە ئەبووە تۆ مسبقەن ئەمە تەسبیت کرا بۆ ئیتر کاتێک کە مەسەرەن من بۆ بە 6 ساڵی تەقاعود دەبم بەڵام من لە ئیزبارە و فەرمانێکم هەیە کە من کەسوکاری پلەیەکی یان پلە دوو شەیدانم ئیتر لەم حاڵەتە من دایرەکەم هەواڵەی تەقاعودیم ناکا بە 60 بەڵکو بە 65 هەواڵەمەکان ئێمە ئەم زەمینەمان نییە ئەم زەمینەمان نییە ئەمە ئەبێ لە عێراقی شەروایە لە عێراقنا لە عێراق پێشتر ئەم شتانە تەسبیت کراوە ئەمە بستم ینی ئەو لە بەندیە کراوە لە عێراق بۆ ئەوان 65 بێت تەقاعود لێرە 65 واتە کەسوکاری پلەیەکی شەیدان پلە دوو 65 لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیشە بەڵام لەوێ لەبەرەوەی مەسەلەن شتەکە لە پرێکا سێ ماڵی نەهات بە دوایەکە خۆی ئەمە بوو ئەم سێ ماڵێکە بە دوای کات لەگەڵ ڕێزمە ئەگەر ئیجازەی برابەی کە ئەڵین ئەمان هینیان نەکردو زەمینە سازی یاخوایانیان حازر نەکردووە 4 مانگ 5 مانگ پێش ئێستا ڕاگەیەنرا بە بەڕێوەبەرێتی بە هەموو فەرمانگەکان ئەوانەتان کە ئەو مۆزەف و هینانەی کە تەمەنیان گەیشتۆتە 6 ساڵ ئامارێکیان بگرن و ناوەکانمان بنێ خۆ دیار بوو ئەمە مەبەستێ لە پشتیەوە هەیە هەرچەنە ئەوان لەبەر شڵەژانی خەڵک وتیان ئەمە هەر داتایەکە ئەمانوێت دەستمان کرد بەڵام بێگومان احتیمالی ئەویان کردووە کە ئەمانە عێراق بڵێ یا یاساکەی عێراقی تەطبیق بێ بڵێن دەبوو لە وەختا ئیزافە بۆ قسەکەی مامۆسا مەس لەو کاتاکرا کە ئەو تەڵەبە کرابیان وتایە ئەوەی زیندانی کراوی سیاسی بەجیا ناوەکەی مامەر بەلیستێک مثلا کەسوکاری شەیدان پلێک و پلە دوو بەلیسێک بۆ مابنێرن بۆ ئەو کاتەی تر ئیسا مۆزە ئیسام ژاکارێ نەکراوە ئیسا مامەسا مدیری دایرەیەەکە باشە منیش شەستم تەواو کردو کەسوکاری پلێک و پلە دوو مامەسا ناتوانێت بڕیارم بۆ بابم هێڵێتەوە باشە ئێکی ئەم بڕیارەدا دیار نییە کی ئەم بڕیارەدا بۆیە ئێستا ئێمە جۆرێک لە شڵەزان دروست بووە لەم بوارە واتە دایرەکە ئەترسێ مەسەلەن بڵێ تۆ ئینفیکاک مەکە و سبەینێ لێو مۆفەقەتی بۆ نەکرێ ئەترسێ مەسە ئینفیکاکی بۆکە دوابڵن کاکە بۆ ئینفیکاک بۆ ناتوانێت بکڕێتەوە ئەمێ واتە ئەم ئیشە قەزیەکە ئەم ئیستیعجالە بوو کە ڕوویە بۆیە ئەم واقعینا تۆ گەر بە تەبیعی ساڵانە موالیدەکەی بەڵێ لەو کاتە توانین لە بیداتی ساڵ و کەسەکە تەسبیتی بکە بڵێ من کەسوکاری پلێگیان پلە دوو شەیدانم ئەو کاتە ناوەکەی بەجیانێرە بۆ وەزات و ئەو کاتە لەبری ئەوەی بە 6 ساڵ تەقاعود بێ بە 65 ساڵ تەقاعود دەبێت ئەی باشەوەی مامۆسایانی تۆ بە چ صفاتێکی هێڵی تۆڵی تا ئەم وەرزە تەواو بێ
لە کاتێکە خانشیم کرا ئەوەی من ئاگادار من لێدوانەکەی وەزیرم بینی لە سایتەکانە بەس نووسراوە فەرمیەکەم نەبینی ئەو ئەڵێ لە سیوێکی 12 ئینفیکاکیان بۆ کرێت فیکاکیان بۆ کرێت باشە بەڵام ئینفیکاکیان بۆ کرێت بەڵام مانەوەکە ئینفیکاکت کرد واتەی تر تۆ عیلاقەت نەماوە بە وەزیفەوە و بە پێی قانونی تەقاعودیش ئەوەی ئێسەش و ئەوەی ڕابردووش هەر خزمەتێک کەوتوێتە دوای تەکمیلەی سنی تەقاعودی بۆ مەبەستی تەقاعودی ئەژمار ناکرێت خزمەتی باشە کەواتە لێرە ئەمانی کە ئەمێنەوە بێ بزانین بە چه سیفەتێکە مێننەوە ئێمە قەرارێکی تەشریعیمان هەیە لە ساڵی 1965 دەرچووە باز لە گرێبەستەکە لەگەڵ مۆزەفی متەقاعد باشە ئەمە ئیمتیازێکی تایبەتیانی وەکو مۆزەفی گرێبەست نین مامەستا قەرارەکە لە چێڵێ تۆ مۆزەفێکت هەیە مثلەن کەفوو لێ هاتووە سنی قانونی تەواو بوو بەڵام زەروری بە ئینەکەی بابەتەکە تەمدید نییە لێرە ئەڵێ گرێبەستێکی لەگەڵاکەی جگەل لە موچەی تەقاعودیەکەی خۆی موچە گرێبەستەکەش وەرەگرێت وازحە ئەمما مۆسا بەڕێزانە بۆ ئەو گروپانە ئەو شوێنانی کە زەرورن مەسەن لە پۆلی 6 پۆلی 12 یان پۆلیسیە کە ئەمانە پێویستە بمێننەوە ئەگەر مەسەن بڕۆن مەسەن لەوچە کاریگەریە بێ بەڵێ ئەتوان بەم بڕیارە تەشریعیە عقدێکیان بۆ بکەن جگەل لە موچەی تەقاعودی خۆیان ئەمە شیان وەرەگرن ئەو کاتە کەسەکە ئیشکالەتی نابێ و مەسەن عقدەکەش بۆ مودەی 3 مانگ تا 4 مانگ تاوکەتی ساڵی وەکو مکافە وەکو حەقیقانە کرێەوە کری مانگانەیە بەڵێ لەگەڵی شیان موچەی تەقاعودیەکەشی خۆشی وەرەگرن بەزەوە ئەوەل ممارەسە کرا لەم هەریەمە ئێمە بەڵام نەک بەو ناوەی کە جەناب دڵی ڕێگا قانونیەکە بە تەمدید ئەم کابرایە خزمی یا ڕەفیقی فلان وەزیر بووە نمونەمان هەیە فلان وەزیری دیاری کرا و توێتی فلان کەس ئەمرێکی بۆ دەرکەن 2 ساڵ بووی تەمدیدکەن بە ناوی خەبیرەوە ئێستا تەمدید نەماوە ئیتر باشەوە هاوڵاتیەکەڵێ بۆ نمونە ئەوانەی کە لە 2020 تا بۆنەوە خانەشین بوون ئەو موچەکانیان چۆنانی ینی کێشەکە زەنگ لای خەڵگوایەت و سەری لە بسوودۆیکێڵێ لە چواردۆیکێڵێ ئەی من ئەگە بیستم ئێسا مەڵێ باشە ئایا ئەوەی کە خان لە 2020 خانە نشین بووە موچەکەی چۆنە بێ باش ئێمە بۆکو عەرزم کرد ئێمە ئەساسمان نییە بۆم بابەتە ئەساسمان نییە ئەوگەر مامۆستا سادق بێ من بم کە ئەڵێن بەڵێ ئەم قانونە لەبەرەوەی جێبەجێ کراوە وەکو هەر کەسێکی تری عێراقی وەک ئەو چۆن بۆ منە ئەم بەڕێزی کە قسەی لەگەڵ جەنابتا کردو نامی بۆ نردووی مەسەلەن 30 ساڵ خزمەتی هەیە و بڕوانامەی بە کالۆرەسی هەیە و ئەوەی هەیە چۆن لە عێراقا موچەوەرەگری دوای بەڵێ بەڵام تەنها ئەوەیە ئەو کاتی خۆی مکافئین یای خدمێ وەرگتو ئەم ناتوانێت مەحرومە بێ لەو حەق ئەوانە تەنها ئێستا لە حاڵی حازرا تەنها بۆ ئەم سێ مەوالیدەیە کە ئێستا ئەجا من ئێمە سەر ئەو من حێژ بەڕاستی بەس باتخوا ئەو لە فەیسبوک یانی لە ڕاستخۆکمان خەڵک پرسیارەکە ناچارم لێتانکەم وڵی ئەو 20 ساڵێ با من جوابێکی کورت و مختصر بۆ خۆی چونکە ئەو خەڵکەی ئێمە هەندێکیشان هەندێک جار پرسیارەکەن لە 20 تەقاعود بووە بە یاسای ژمارە 27 تەقاعود بووە وەکو هەرێم ینی وەکو پێش لە ئێوە باشە دوایی کە هاوتا کراوە بووە وەکو من هاوتا کراوە بووی ئەوە بەپی زەوابێتەکانی تر ئەگەر زەوابێتەکانی تەوا بێت لە ساڵی خزمەت و لە تەمەن و ئەمانە هاوکێشەکە شمولیەکات و ئیتر هەروایە تر چیە بێ ئەو کەسە نازانێت ئەوڵێ سڵاو کاکسە ئەمڕۆ هەندێک لە خانەنشینانی سەربازی بڕی 300,000 تا 800,000 دیناریان لێ بڕاوە تکایە زانیاریتان هەیە ئایا مانگی 2 چاکە کریا بۆ ئەمە بڕاوە ئەم کاکسەرەوە ئەو پرسیارە لەگەڵ ڕێزمان لە خانشانی پێشمەرگە بێ بکرێت ینی ئەم هەستەکەی ئەو هاوتاکردنەوەی مامۆستا دوخات ینی سەربازیانی شەگرێتەوە 100,000 بڕابێت 300,000 تا 800,000 لێ بڕاوە ئەوە یا ئەگەر پێشتر بە هەڵە زیادەی وەرنەگرت پێکەوە شتا فەقیرانە هی پێشمەرگە تا ئێستا وازەم هەر هاوتاژ نەکراوە ئەوە ئیشکالی تایبەتی شخصی بێ خۆی ئەتوانێت بە دوای بچێ بزانێت بۆ وایە هەرچەنە من وەکو خۆم شارەزای هی بواری پێشمەرگە نیمە ڕاست ئەوەندەی من بناگادار لە بابەتی هێزەکانی پێشمەرگە یا ساکە تەڵان ئەمانیش وەکو عسکەری خازعی کردوون بۆ قانونەکە کەواتە بێ بە پێوەری قانونەکەی بەڵام کێشەکە چییە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک مرتبەی عسکەری بەرز بە قانونەکە بە قانونی هێزەکانی پێشمەرگی هەرێمی کوردستان تەقاعود بوون ئەمانە موچەکان کەمەکات تا ئێستا کە هاوتا نەکراوە بە بڕای من بەشێکی پەیوەندی بەم سەبەبەوە هەیە واتە بەشێکی زۆر موچەی کەمەکە بۆیە احتیمالە کە تا ئێستا هاوتا نەکرابن ڕەنگە ئەمینە بۆ تۆیەک تاڤخانەڵێ باشە کەسێک خاڵ یا مامی شەهید بێ بە پلێ 2 هەژمارە کرێ یا بە پلە 1 پلە 1 و پلە 2 بۆی جای کەینەوە پلە 1 کوڕ بۆ باوک بۆ کوڕ
ئەو پلەیەکە پلە دوو کوڕ مەسەن برا بۆ خوشک کوڕ بۆ باپیری ماموخاڵ ناگەێت ئەوانە نەخێر ئەوانە پلە دوونین ئەوانە چن بۆ پلەسێ و پلە چوار باش شما ساب دو قادێسا خۆ ئەوانەی کە بۆ نمونە لەم دوایە بڕیارەکە دەرچوو لەم مانگی دوانزە کە خانشینە ئەوەی کە دەگوترێت دوانزە موچەکەی کۆتا لەگەڵ شەشی بنەڕەتیەکەی کرامێکەوەی عقی بە مۆڵەتوانە ئەمە عێراقیە هەتا و کوێساش ئەمە جۆرێکە لە گرفت لە نێوان هەرێم و بەغداد لەوەی کە پارێکی زۆرە چۆنە چێتە ژێرباری وازام ئاسان نییە ئەگە تۆ دابەشیکەی بەسەر گریمان کاکە 32,000 خانە نشین بوو من وەک تحلیل ناتوانم چکۆ ئەبێت تۆ معلوماتی دقیقتە بێ بڵێم ئەیدا یان نایدا کێ ئەیدا کێ نایدا بەڵام بۆ قانون داوێتی ئەبێ عێراقیش بیە مادەم عێراق چۆتە ژێرباری لە یەکی 2025ەوە مادەم عێراق چۆتە ژێرباری دەفعی ڕەواتی بوو هەموو هینەکانی شایستەکان عێراق ملزەمە بەدانی ئەو پارەیە و من ئەوەیشم بیستووە چەند ڕاستە وەکو تۆ فەرمی منیش نازانم بەس وتیان طيب سامی چۆتە ژێر باری ئەوی توێتی ئەوانەی کە ئەم سێ مەوالیدی شەستە کە بە 6 ساڵی تەقاعود دەبن ئێمە مکافەی ئینتیای خدمەکە کۆتایی خدمەکەواتە ساڵە موچەکە بە دەرماڵی تەواوە لە میزانی ئەیدەین لە میزانی عێراقی ئەو قسەیەمان بیستووە ئەگەر وایش نەبێ ئەگەر هەرێم وتوێتی منەیەم هەرێم قەرزەکان ناداتەوە بە خەڵک هەرێم شەزمانکە بەتەواوی نادا ئەوە قەت هەرێم نەیوتوە ئەیدەم و نایشتوانە بیدا بەس عێراق ئەڵێن وتوێتی ئەیدەم و دەبێ وایش بێ عنی ئەو خەڵکە ناکرێ تۆ لە بینی ئەم دوو تەرەفام خەڵکە بێنی ببێ و مافەکەی بفەوتێنی عێراق ئەبێ بیدا ئەم سێهینەت عەرزەکەم بەڵام کەسێ مانگە پێش لەوە خانە نشین بوو بێ عێراق خۆی بە ملزەم نازانێ بەس لەو تاریخە ماوالیدا بۆ ئەم سێماوارە کاکە بیە بەڵێ زۆر باشەوەڵا حەزەکە مامۆستا ئێمە شتێکمانێ نازام ینی ناوی قانونە یاسایە بەڵام کاری پێ ناکرێ ینی ئەمە وتمان لە ڕاگرتن نایاساییە کە کراوە لە هەرێم ئێساش دەستپێکردنەوەکەی دەست پێ ناکاتەوە ینی من ڕاستی دروستی کاکامان جووتی بە هیچ شێوەیە ئەو شتەوە تاڵ بوو عێراقش ناچێتە ژێرباریانی ئەسڵ هەر لە ناو گفتوگۆکانە باست ئەی ئەم خەڵکە چی بکە بۆ نمونە فەرمانبەرێک یخۆتا ئەمرێ موچەکەی 500,000 ئێوانە هیچ زیاد نەکە خۆ تۆ بە 500,000 زیاد ناکام موچەکەی خۆی بە بڕای من یەک ئەگەرت بۆ یەک سەبەبی ئەساسی ئێتە بۆ قانونیشینەکەیشەوە وێرانە خۆی حکومەتی هەرێم کاتێکە کە ئەم هەندێک معالەجاتیە کە ئیکا لە بەروی معالەجاتەکانی دقیق نین و قانونی نین دوایی ناتوانێت ئەو معالەجەش کە کردوێتی دوایی معالەجەکە بکاتەوە نازانێت چۆن معالەجەی بکاتەوە بۆ نمونە مەسەلەی پلە بەرزکردنەوە خۆی لە ئەسڵە من ناچمەوە تەفاسیلەوە بەڵام ئەوە ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان کاتێکە پلە بەرزکردنەوەی کردووە بە ناقانونی بۆ مۆزەفی کردووە مڕاعاتی شروعی قانونی پرسیارەکەم لەویشم کرد ئەڵێ پلە بەرزکردنەوە ئەسڵ لە عێراقیش هەر نییە نازانم من ئەوە نازانم بەپێی پلە بەندیە من ئەوەی باش من ئەوەی کە من بینیومە دیراسەم کردووە وەشتم لەسەر نووسیوەوە دیبیتم لەسەر کردووە پلە بەرزکردنەوە لە عێراقا من تا ئێستش لە قەراراتی محکەمەی ئیداری عولیا تا 2023 کە لە 2004 لامە تا 2023 بەردەوام منازعاتی پلە بەرزکردنەوە هەیە و کەسەکە مەسەر پلەکەی بەرز نەکراوەتەوە محکەمە بڕیاری بۆ داوە بۆ لەبەرەوەی مەسەر عینوانێکی وەزیفی شاغیر نەبووە یان مەسەلەن زوڵمێکی لێکراوە بەزەوابیت هەیە و لەوێ بەزەوابی دەکرێت بۆ بەردەوامیش من لە کتوبە سەنەویەکانی وەزارەتی مالی عێراق تا 2023 لایەیە ناتوانین بڵێن ئەمە یەک دوو کێشەکە چیە لە هەرێمی کوردستانە بەبێ زەوابیت پلە بەرزکردنەوە کراوە بەبێ حسابکردن بۆ ئەو مەرجانەی کە لە قانون هاتووە ئەمە ئەرکێکی دارای قورسی دروست کردووە ئێستا بۆ هەرێم ناتوانێت دەست پێ بکاتەوە بۆ من ئەمە بە عەرزی جەناب بکەم من دیراسەیەکم کردووە بۆ پلس 4 بۆ پلسێ پلسێ بۆ پلە دوو ئەو دوو پلە ئەگەر مۆزەفێک تۆ بتەوێسە پلێ ئەم مۆزەفە کە دوو تەرفیعی فەوتاوە لە پلە 4 بۆ سێ و سێ بۆ دوو و ئەم مۆزەفە ئەگەر تەنها بڕوانامەی دەرماڵی بڕوانامەکەی بۆ حساب بکەین باشە زائیدەن یەک دەرماڵی مەترسیش وازەحە چکە بۆ پلە 4 بۆ پلە 3 72,000 فەرقەکات پلە 3 بۆ پلە 2 89,000 فەرقەکات باشە ئەم دوانە کۆکەرەوە زائیدەن یەک دەرماڵی بڕوانامەی سابت و یەک دەرماڵی خوتورە
هەردووکیان کۆکەرەوە هەموو مۆزەفێک 285,000 دینار ئەبێ بچێتە سەر موچەکەی ئەگەر تۆ قەرەبوشی بۆ نەکەیتەوە باشە 600,000 مۆزەفت هەیە 600,000 تۆ کاکە 280,000 دامێنێ 200,000 دانێ 600,000 زەربی 200,000 بکە بزانێت چەند مەبلەغی پارەکە ئایا عێراق چێتە ژێرباری ئەم پارەکە بیدات بەبێ ئەسەری ڕەجعی تەبان ئوستاز بەبێ ئەسەری ڕەجعی واتە ئەم دقە ئەمەی کە من وتومە ئەقل تەقدیرم دانا ئەقل تەقدیر چکە لە هەندێک شوێنە هەیە دەرماڵەکان زۆر مامەسا باشە چیە تەحەمولی ئەم عیبەکات باشە عێراق ئامادەی ئێستا بە یەک جار 25 ملیارد هین 25 ملیار تریلیۆن ملیار بخاتە سەر موچەی هەرێم لە بەروی تۆ تەرفیعەت ڕاگرتووە بۆیە ئاسان نییە ئێمە فعلا قسەکەی دکتۆر تەواوە ناتوانانی تۆ دەست پێ بکەیتەوە لە بەروی کە دەست پێەکەیتەوە بە ئیحتیمالی زۆر قورسەوە دەست پێەکەیتەوە کە زۆر زەحمەتە جا ئەمە ئاساوارەکەی لە شوایە ئاساوارەکەی ئەگەر ئەم دوو پلە وەرگین ئەم دوو پلە وەرگمی بەڵێ ئەگەر ئەم دوو پلە وەرەگریت ئەم دوو پلە وەرگری با من ئەمە باسکەم ئەم دوو پلەم وەرگرتووە مۆزەفێکم هەیە 30 ساڵ خزمەتی هەیە بڕوانامەکەی بەکالۆریۆسە باشە ئەمە جگە لەم 285 کە زەرەری کردووە لە ژیانی وەزیفیا لە ئەژمارکردنی موچەی مۆڵەتی کۆکراوەکە وەک ئەو فەرمانبەری کە تەرفیعی کردو 1,300,000 ناری فەرق ئەمە یەک دوو لە ئەژمارکردنی بڵین پاداشی کۆتایی ڕاژە ئەو شتەنا یەک دەرماڵم حساب کردو ناجێگیر لەگەڵ یەک دەرماڵ چکە هەیە چەند دەرماڵەیەکی هەیە لەوەشە 3,500,000 دینار فەرقەکە موچەکەی ئەمە چەند ئەمە 4,500,000 دینار لە ئەژمارکردنی یەک موچەی تەقاعودیشە واتە ئەگەر ئەم مۆزەفە تەقاعود ببێ لەگەڵ مۆزەفەی کە تەرفیعی بۆ کراوە موچەکەی 280,000 دینار فەرقی هەیە باشە حسابم کردووە 5,500,000 دینار ئەم مۆزەفە زەرەری کردووە لەو دقی کە تەقاعود دەبێت تا و دقی یەکەم موچە وەرەگرێت لە موچەی وڵەتی کۆکراوە لە پاداشی کۆتایی ڕاژە لە یەکەم موچەی تەقاعودی یەکەم موچەی تەقاعودیش تۆ کەسەکە 280,000 زەربی 12 کە ئەمە 2,400,000 ساڵانە ئیدە بزانتە مەدە العمر لەبەرەوە ئەم ئاسەوارە طبعا معالجە ناکرێ بە ئاسانی و ئەم ئاسەوارە بەردەوامەشی هەیە و نەزیفە بەردەوامەشی هەیە کە مۆزەفەکە تەحملی ئەو زەرەرەشەکە کە ئاوە ڕوبڕوێ بێتەوە بەس وەکو کاکە عەبدولقادر وەکو ئەوە مستحیل لەم سەردەما و لە ئێستادا کە ئەمەیشی نەتیجەی هەڵەی پێشوو کە باسمان کرد بێپلانی و بێ وەکو عەرە بەڵێ عەدەم الاکتراث بحقوق الناس گوێنەدان بە مافی خەڵک ڕێکەوەی ئەو بۆچی لە سەربازی و بۆ نمونە ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی هەرێم و پەرلەمان کراوە ئەتوان حەلێکی وەسەط بکەن بۆ ئەم هینە کاک عەبدولقادر با ئەو خەرەبووانیان بۆ نەکرێتەوە خەی ناکا لەم کاتەوەکو پاشەکەوتەکەی ئێمە بابمێنێ بەڵام على الأقل مەسەر هەموو کەس بڵێن ئەگەر قەرار بێ 250,000 لەو کە معدل چێتە سەر موچەکەی تا ئەم کاتەی ئێستا تەقاعود دەبێ بإضافة أوت بس بو غرضي تقاعدية كحسابي كان هنا نكد تعويزيان ندني قربوا كان تحملنا كمالية اشتيك تكميل بكم معناه تو أبي أما بكي بغمي خد لقال وزارتي مالية عراقية مفاوضاتي بوكيت بو بقيت الرجع حالي بوكي كجنابة باسية كيت ياخد أجر أوج غدرة زور غدرة قريما أجر أوج نبي لقال العراق بقيت أو نتيجة كاتك أم كسب يشوي تقاعدي بكي بعوابلين بيخر أو بلو مرتبة كشايستي بويلاني كم تنها أركي وظيفة كي لسر بيه أركي تقاعدي ومشي مالتي كوكرا وكي لسر نبيت أو زور قرينا قصدم واتا أما بمفاوضات أكريت زور أسايل قصدم هو من الم محالة أم بمجورة بتوي بيكيتو محالة فرصة بلا ما قربتوي لقال العراق الربكوي بلا بالتأكيد تواني لقال العراق الربكوي ولا صار صيغيك نقوكو تقاعدية كاتي خوي من برسياري كان ليه كرد موكاته وتيان نابي بڵێ پلەبەرزەکان نێردۆ بۆ عێراق یوتم ئەمە ناکرێت دلیلی وەکە ناکردیان بۆ لەبەرەوە ئەرکێکی دارای قورسە وەزارەتی عێراقی تەحمولی مالی عێراقی تەحمولی هەموو فەرمانگەکان ئەزانین و لیستەیشان ئامادە کرد بە پلەبەرزکردنەوە حەزەکەم زانیاریەک لێرە خۆمانەی زانین بۆ پلەبەرزکردنەوەی هەر بۆ طبقاتێکی ناو موچەخۆری مەدەنی نەکراوە بەڵێ ئێمە وتم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پەرلەمانتار هێزە سەربازیەکان هەمووی هەیە هەبووە ئەوانەی کە کۆمیسیۆن و عسکەری و پێشمەر هەمووی بۆی کراوە حاکم فەقیرەکان بۆیان کراوە وەزارەتی دادیژێت فەقیرەکان بۆیان کراوە بەس مۆزەفی قسە ناگال هەر بەڕاستی یعنی کێشیان نەبووە دادوانە
حاکموانە هەمویانیان بووە وڵی دقیق باباوانەوە شتێک هەیە وڵات کاگەردی عوسمان نردوێتی بۆم پامێری خۆ ئاڵێ لە ماوسە سادق بە پرسا لە ساز ئەمەوەکو زانیاری نردوێتی ئەڵێ بڕی پرسیاری لێو کە سەبارە بە بڕینی موچەی 9,000 خانشین سەربازی پێشمەگەی زەکانی هەفتە گوای عراق وتێتی من نایم یعنی وەزارەتی دارایی وتێتی نایم بێ لە داهاتی ناوخۆی جێتی خۆی بیا عێراق لە ساز ناچێتە ژێ بای زانیاری دێ لەسەرەوە بەزانم کێشەکە هەیە چییە بەزانایە شتەکانی بیستومە کە هێزەکانی هەفتە مشکلێکی وایان هەیە خۆزگە ئەوە میوانداری کەسێکت کردایە کە لەکەی نایەن ئەوان نان نایزانانی یاخۆیان لێ نادایمەوانەی کە لە ناو سقلی ئەمنیان ناوێرن بەڕاستی ئەنا ئەمە کاتی خۆشی هێزەکانی هەفتە کۆمەڵە گرفتیانە بۆ چەند وا زەمانێکیان چاسە بوونەوەی کاتێ کە خانشینیان گواسرایەوە سەر وەزارەتی پێشمەرگە لە ساس نەمێنێوەمانە هەتا بەشێکی زۆریان ینی دوو مانگ وچیان وەرنەگرت چان لەسەر نەکە بەڵام دواترە نازام حل بووە ئەمە ڕەبتی هەیە بەوانەوە یا ئەمە وەکو خانەنشینی تەنها هێزەکانی هەفتایە ئەو 9,000 زۆر بەڕاستی بەوردی بەس گرفتێکی وانەیە وانەیە باشە حەقی هەیە مامۆسا بۆ نمونە مۆزوعی خانەنشینی سەربازی و مەدەنی لای عێراق ینی لە خشتەکەیە تۆ کە ئەمە خانەنشینی سەربازی ئەمە خانەنشینی شارستانی جیاوازی هەیە ئێمە لە عێراق یا ئێمە کە هەر شتێک لە هەموو بابەکەیە کە خانەنشین بووی چوویتە ناو سیستەمی خانەنشینی و بەڕێبەرات خانشتر خانەنشینیە ئێمە لە عێراق یە قانونمان هەیە ئیتر هەموو